بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵەزانم خوای پەروەردگار دەرفەتی پێبەخشین کە جارێکی تر لە ئەڵلقەیەکی نوێی بەدانایی لە خزمەت مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیر پێک بگەینەوە. بێگومان لە دوو ئەڵلقەی ڕابردوودا باسمان لە گرنگی قورئان کرد، هەروەها باسمان لەو 25 بنەمایی کە جەنابی مامۆستا بۆ چاکردنی بارودۆخی هەرێمی کوردستان نووسیوێتی دوو بنەمامان باس کرد بوون ناسی و خوابەیەکگرتن، بەڵام خوابەیەکگرتنمان بە تەواوەتی تەواو نەکرد وێ لەم ئەڵلقەیە ئەو بابەتەش کۆتایی پێێنین. مامۆستا گیان دووبارە سوپاس کە دەرفەتی پێبەخشین. بەخێر بێنی ئاخۆکاکدا. زۆر سوپاس. وەک لە پێشەکەکان ئاماژەم پێ کرد لە دوو ئەڵلقەی ڕابردووە لەسەر ئەو زنجیرە بنەمایی جەنابەت کە نووسیوتە ئێمە دوو بابەتمان کۆتایی پێهێنا، هەم بوونناسی ئیسلامی و هەم خوابەیەکگرتن. بەڵام لەسەر خوابەیەکگرتن یەک دوو پرسیاری گرنگ ماوە بە پێویست ێزانم لەبەرەوەی جەنابەت لە نووسینەکانە ئاماژەت پێکردووە، ئەوانیش بۆ بینەران ڕوونکەنەوە دوایی بینە سەر بنەمای سێم کە دادگەریە. جەنابی مامۆستا قورئان ینی زۆر باسی یەکتاپەرستیەکە. بۆچی حکومڕانە خۆسەپێنەکان قەڵسن بە وشەی یەکتاپەرستی یەخواناسی یەکخوا بە معبود زانین بۆ؟ والله بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. كاكدانا أم وجودا أم بونا تەنیا خوا سبحانه وتعالى بەدیهێنەر و پەروەردگار و خاوەن و مشورخۆریەتی بینا لەسەر ئەو ڕاستیە کە گەورەترین ڕاستیە لە وجوددا کە خوا سبحانه وتعالى تاکە بەدیهێنەر و پەروەردگار و خاوەنی و هەمە کاری بوونەوەرە. الله خالق كل شيء وهو على كل شيء وكيل قل من رب السماوات والأرض قل الله لمن الملك اليوم لله الواحد القهار قل اللهم مالك الملك. لە چەندان ئاەتدا خوای پەروەردگار ئەو حەقیقەتانی ڕوون کردوێتەوە بینا لەسەر ئەوە کە تەنیا خوا شتەکانی وەدی هێناوە دروست کردووە و تەنیا خوا مشورخۆری کائیناتە، بەڕێوەیان دەبا سەرپەرشتیان دەکات، دەیان ژێنێ دەیان مرێنێ. بینا لەسەر ئەوە دەبێت تەنیا خواش بەندایەتی بۆ بکرێ و تەنیا خوا بپەرسترێ. پەرستنیش وەکو زانایان دەڵێن بریتێ لە ئەو پەڕی ملکەچی لەگەڵ ئەو پەڕی خۆشویستن و ئەو پەڕی بە گەورەگرتن و ئەو پەڕی سام و هەیبەت بەرامبەر هەبوون و ئەو پەڕی پشت پێبەستن تەنیا بۆ خوا بێ سوبحانه وتعالى. بۆچی حکومڕانە خۆسەپێنەکان قەڵسن بە بانگی زوڵاڵی خوا بەیەکگرتن؟ چونکە ئەوەی زەمینە خۆش دەکا بۆ زوڵم و ستەم بریتێ لە شیرک و ئەوەی ڕێ دەبڕێ لە چەوسانەوەی مرۆڤەکان هەندێکیان بەدەستی هەندێکیان بریتێ لە خوابەیەکگرتن، تەوحید، تەنیا خواپەرستن. هەر بۆیە ئەگەر تۆ تەماشای مێژووی هەموو پێغەمبەران بکەی عەلەیهیم السەڵات وەسەلام، چێ بوون دوژمنی سەرسەختی پێغەمبەران؟ خۆبەزلگرەکان بوون، خۆشگوزەرانەکان بوون، ئەوانەی کە خۆیان بە پەروەردگار و پەرستراو زانیوە. فیرعەون دەڵێ ئەنا ڕەبوکم الئەعلا و فیرعەون دەڵێ یا ئەیها المەلەء ما عەلیمت لەکم من ئیلاه غەیری. ئەی دەست ڕۆیشتوان بڕیار بەدەستانی مەجلیس، ئەی دیوە خاننشینان، بێجگە لە خۆم کەسی دیکەم پێشک نایە پەرستراوی ئێوە بێ. یان کە دەڵێ لەئین اتەخەذتە ئیلاها غەیری لئەجعلنەکە من المەسجونین. بە موسا دەفەرمێ ئەگەر جگە لە من پەرستراوێکی دیکە بگری، کەسێکی دیکە شتێکی کە بپەرستی، ئەوە دەتخەمە بەندیخانەوە، ڕەگەڵ جیراوانت دەخەم. بۆچی؟ چونکە ئەگەر تەنیا خوا بپەرسترێ واتە دەبێت تەنیا ملکەچی بۆ خوا بکرێ و تەنیا خوا ئەو پەڕی خۆشویستن و لێترسان و بە گەورەگرتنی بۆ بڕیار بدرێ. ئەمەش ئەوە دەخوازێت کەواتە دەبێت تەنیا بەرنامەی خوا پەیڕەوی لێ بکرێ و بەرنامەی خواش چونکە لە خواوەیە بۆ هەموو بەندەکانی هیچ فەرق و جیایی تێدا نییە. تۆ تەماشا بکە هەر کاتێ بەشەر بەرنامە دابنێ، ئەگەر دەوڵەمەند دایبنێ بە زیانی هەژارە، چینی بورژوا دایبنێ بە زیانی چینی پرۆلیتارە.
ئەگە پرۆلیتار دابنێت دیکتاتۆریەتی پرۆلیتاریە بە زیانی برژوایە دەوڵەمەندە ئەگەر هەر نەتەوەیەک دایبنێ بە زیانی نەتەوەکانی دیکەیە عەرەب دایبنێ بە زیانی غەیری عەرەبە تورک دایبنێ بە زیانی و هەروەها ئەگەر پیاو دایبنێ بەرنامە بە زیانی ڕەگەزەکەی بەرامبەری تکە ئافرەتە ئافرەت دایبنێ بە زیانی ڕەگەزەکەی بەرامبەری تکە پیاوە و هەروەها سپی پێست دایبنێ ڕەش پێست دەسەوسێنێتەوە ڕەش پێست دایبنێ سپی پێست بەڵام ئەگەر خوا سوبحانەوە وتعالە بەرنامە دابنێ یعنی ئێمەی مسلمان و ئەهلی دین بۆ دەڵێن دەبێت تەنیا خوا بەرنامە دابنێت چکە خوا سوبحانەوە وتعالە بەدیهێنەری هەمووانە خاوەنی هەمووانە بە ڕۆژ و سپیەوە بە نەیر و مێوە بە هەموو ڕەنگەکانەوە بە هەموو زمانەکانەوە واتە خوا لایەنگری و حیازی نییە لەسەر حیسابی کەس بۆ لای کەس فرعون و تاغوت و خۆ بەخوازان و خۆ بە پەروەردگار زانەکان دژمنی سەرسەختی پێغەمبەران بوون عەلەیهیمو سەڵات وسەلام ئەگەر بانگەواز و پەیامی پێغەمبەران بچەسپێ کە دەڵێن دەبێت تەنیا خوا بپەرسترە بەنداتی بۆ بکرێ کەواتە نابێت کەسی دیکە چاوی لەوە بێ وە کەڵکەڵی کوێخایەتی و خۆپەرستکردنی لە کەللەدا هەیە بەرامبەر بە مرۆڤەکان بۆیە ئەوان دژی پەیامی خوا بە یەکگرانەی پێغەمبەران بوون و هەر بۆیەش چێ شوێن کەوتوی پێغەمبەران بووە عەلەیهیمو سەڵات وسەلام بە زۆری چەوساوەکان مستەضعەفین چونکە ئەوان ئازادی خۆیان و مافەکانی خۆیان لەو پەیامی پێغەمبەراندا بینیوەتەوە ئەی چێ دژی پێغەمبەران بوون دوو چین بە زۆری خۆبەزلگران خۆشگوزەرانان المستەکبیرین المترەفین یا مسریفین چونکە خۆبەزلگران ترساون کە دەسەڵاتە سیاسیە قۆرەخکراوەکان لێ تێکچ خۆشگوزەرانانیش ترساون لەوەی کە ئەو بەزم و بازاری ئابووری و قۆرەخکاری و گەندەڵیان لێ تێکچێ بەڵام چەوساوە و مافرا و ماپێشێرکراوەکان تەماشایان کردووە ئەگەر ئەوەی پێغەمبەران دەیەڵێن عەلەیهیمو سەڵات وسەلام بچەسپێ ئەوان ئازاد و ڕزگار دەبن لەگەڵ خەڵکەکەی دیکە یەکسان دەبنەوە بەڵێ کەواتە کاتێک حکومڕانەکان کەڵکەڵی کوێخایەتیە چێتە کە لەیانەوە سەرنجام چی ڕوئە لەسەر ئەو میلەتەی کە ژێردەسی ئەو حکومڕانانن هەر کاتێک یعنی لە نێو هەر کۆمەڵگایەکدا سەردەست و بندەست هەبوون چەوسێنەر و چەوسێنراوە هەبوون دیارە شیرازی کۆمەلگا تێک دەچێت وەخوا سوبحانەوە وتعالە ئەو ڕاستیەی لە چەندان ئاەتدا خستۆتە ڕووکە هەر کاتێک زوڵم هەبوو کۆمەلگا تێک دەچێت نەیفەرموو ئەگەر کوفر هەبوو وما كنا مهلك القرى إلا وأهلها ظالمون وكم قصمنا من قرية كانت ظالمة زۆر ئاوەدانی و کۆمەلگامان لە بین بردوون کە خەڵکەکەی ستەمکار بوون بە زوڵم هاوسەنگی کۆمەلگا تێک دەچێت شیرازی کۆمەلگا تێک دەچێت بەڵام بە کوفر و ئیمان و خەڵک پێکەوە دەژین یعنی پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وسەلام هاتوون خوا بە یەکگرتن بچەسپێنن بەڵام نەهاتوون خوا بە یەکگرتن پسەپێنن واتە بە زۆر بەسەر خەڵکیدا پسەپێن لا ئیکڕاه فی الدین بەڵام هاتوون لە بانگەشەی بۆ بکەن خەڵکی بۆ بانکەن خەڵکی لێ تێبگەێنن لە ڕێی قەناعەت پێهێنانی خەڵکو و لە ڕێی هۆشیارکردنەوەی عەقڵیان و بێدارکردنەوەی دڵ و دەرونیانەوە ویستوانە پەیامی تەوحید و خوا بە یەکگرتن بچەسپێنن لەبەر ئەوە کە بەدیری خوا بە یەکگرتن بریتێ لە شیرک و یەکێک لە دەرهاویشتەکانی شیرک بریتێ لە زوڵم یعنی لە ئەنجامی ئەوەدا کە بابای حکومڕان دەڵێ منیش هاوتای خوام ئەمنیش دەبێت بە پیرۆز بکرێم بە پیرۆز بگیرێم تەعزیم بکرێم بە گەورە بە مەزن بزاندرێم من جیام لە خەڵکی دی هەمیشە ئەو خۆ لە خەڵک پێزیاد بوون و خۆ بەسەر خەڵکدا پەڕستکردنە ڕیشەیەکی شیرکی هەیە تەوحید و خوا بێگرتن وا لە خەڵک دەکە یەکسان بنەوە لە ئەنجامی ئەوەدا کە ئەگەر خوا بێگرتن لە کۆمەلگایەکدا لا دەچێمانە شیرک دێتە جێگای کە یەکێک لە دەرهاویشتەکان و شوێنەوەرەکانی شیرک بریتێ لە زوڵم و تەبعیز و چینایەتی و قڕی و پڕی و بەرزی و نزمی ئەگە بگەڕینەوە بۆ سەبتایتڵی ئەو ناونیشانی جەنابەت بۆ بابەتەکە ئاماژەت پێکردەوە بۆ چاکردنی ئەم دۆخەی هەرێم با گوێ لە قورئان بگرین چۆن ئەمە ببەستینەوە وابەستی بکەینەوە بە ئێستای هەرێمی کوردستانەوە یعنی ئێستا بابایەکی سیاسی گوێی لەم بەرنامەی ئێمە بێ بینەری ئەم بەرنامەی ئێمە بێ ئەڵێ خوا بەیەگرتن چ پەیوەندی بەم لێکترازانە کۆمەڵایەتی و سیاسی هەیە کە لە کوردستان ڕوویاوە بەڵێ من مەبەستم پێ ئەوەیە کە هەر لە کۆی زنجیرە بنەمایەکە کە 25 بنەمای کوردستان ئاماژەت پێدا مەبەستم ئەوەیە کە ئێمە میلەتێکی موسڵمانی
کاتێک کە ڕوبەڕووی قەیرانێکی سیاسی دەبینەوە، قەیرانی ئابووری کۆمەڵایەتی، قەیرانی ڕوحی، قەیرانی ئەخلاقی، پێویستە چاو بە خۆمان دابجێڕن چۆن خۆی لێ دەرباسکەین. ئێمە میلەتێکی ناسنامەیەکمان هەیە بە بەدان پێداهێنانی چینە سیاسیەکەش هەمووی هەردەڵی ئێمە مسلمانین. باشە مسلمانەتی خۆناوی بێ نێوەڕۆک نییە، مسلمانەتی نێوەڕۆکێکیە. مسلمانەتی حەقیقەت بەر لە هەر شتێک بریتێ لە پابندی بە قورئانەوە، تێگەیشتن لە قورئان و گەڕانەوە بۆ قورئان. خۆی پروردگار دەفەرمێ وما اختلفتم فيه من شيء فحكمه إلى الله ذلكم الله ربي عليه توكلت وإليه أنيب لسورة شورى. لهر شتێکدا تێدا کەوتنە ڕازیایی بڕیارەکەی بۆ لای خوایە. ئەوەتان پەروەردگاری منە، پشت بەو دەبەستمەوە بۆ لای ئەو دەگەڕێمەوە. واتە مسلمانەتی ئێمە خوازیاری ئەوەیە کە ئێمە بگەڕێنەوە بۆ ئەسڵی مسلمانەتەکەمان کە بریتێ لە قورئان و سنت. بۆیە من گوتمە بۆ چارەسەری ئەم دۆخەی هەرێم باگوێ لە قورئان بگرین، واتە بزانین قورئان چیمان پێ دەڵێت. جا ئەمە چۆن؟ ئەوە بە تاکید لەلایەنی لایەنە سیاسیەکانەوە و لایەنی کۆمەڵگای مەدەنی ڕێکخراوە مەدەنیەکانەوە پێشی قسە لەوە دەکەم. ئەمجا لایەنی کەسایەتیەکانەوە لایەنی هەموو و دڵسۆزانەوە کە لە نێو کۆمەلگادا هەن پێویستە بیر لەو بکەین و کە ئێمە مادەم میلەتێکی مسلمانین، مسلمانەتەکەمان واتە پابندیمان بە قورئان و سنەتەوە. با بگەڕین قورئان چی دەفەرمێ؟ ئەڵبەتە من نەمگوت و باسی سنەتم نەکردو لەبەرەوە کە من پێم وایە سنەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاکڵەکەی و جەوهەرەکەی بریتێ لە قورئان. یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە هاتووە هەر قورئانی پێ بووە. سنەتی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام واتە تەطبیق و بەرجەستەکردنی قورئان لەسەر ئەرزی واقع. یعنی ئێمە بەهۆی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەهۆی سنەت و سیرەی پێغەمبەری خوا دەزانین قورئان چۆن پیادە دەکرێت لە هەموو ڕەهەندەکانی ژیاندا. کەواتە ئەوە چۆن دەبێت؟ دیارە پێشێ دەبێت خەڵک ئیستیعابی بکە، پاشان ئەوە دەبێت لەلایەنی دەسەڵاتی سیاسیەوە، دەبێت لەلایەنی حکوومەتەوە، لایەنی پەرلەمانەوە، لایەنی دام و دەستگا بەرپرسەکانەوە بگەڕێن بۆ ئەو حەقیقەتانە. تەمان ئەوە من کە من باسم کردووە بەڵێ ئێمە قورئان وا دەفەرمێ، بەڵام ئەوانە هەمووی بەهای بەرزی مرۆیین. یعنی ئێستا تۆ لە هەموو دنیا تەماشاکە هەر دەڵێن مرۆڤەکان دەبێ یەکسان بن، ئەوە بەهایەکی گشتی مرۆییە کە قورئان هێناوێتی. و ئەوە کە نابێت کەس بچەوسێنێتەوە، و ئەوە کە نابێت کەس لە کەس خۆی بە گەورەتر بگرێ، و ئەوە کە نابێت کەس بپەرسترێ، و نابێت کەس کۆیلە بێ بۆ ئەوی دیکە. یعنی من هەموو ئەو بنەمایانە هەمووی بەهای بەرزی مرۆیین. ئەنجا مەبەستم ئەوە ئەگەر کەسێک مسلمانیش نەبێت، کەسێک مسلمانیش نەبێت، ئەو بەها ئەو بنەمایانە هەر دەیگرنەوە. کابرایکی مەسیحیە، کابرای جوولەکەیە کە زەردەشتیەکە، کاکەیە، هەر شتێکە، یەزیدیەکە، مەجووسیەکە. باشە ئەویش وەکو عەقڵی سەلیم و فیتڕەتی ساغی خوازیاری ئەوەیە کە ستەم نەبێ، فەرق و جیایی نەبێ، کەس نەپەرستێ، کەس نەچەسێنێتەوە، قۆڕەخکاری نەبێ. یعنی هەموو ئەو بنەمایانە کە حەقیقەت من هێنا و من خاڵی گشتین و بنەمای گشتین کە کۆمەلگای بەشەری بەوە چاک دەبێ، بۆکو گوتم چ مسلمان بن چ نامسلمان بن. ئەنجا ئەوە دیارە دەبێت لەلایەنی خەڵکەوە پێشی ئەو ڕاستیانە ئیستیعاب بکرێن، هەزم بکرێن، فەهم بکرێن، و دوایی بۆ میکانیزم و شێوازی جێبەجێکردنیان ئەوە دیارە ئیشی دام و دەستگا ڕەسمیەکانە و ئەو دامەزراوانەیە کە لەنێو خەڵک و کۆمەڵگایەدا ڕەوایەتیان پێدەدرێ، ئەوان دەبێ بێنن تەبەنی ئەو بەها بەرزانە بکەن. بەڵام مامۆستا ئەو بنەمایانی جەنابەت ئاماژە و پێکردوون بەڕوون و ڕاشکاوی ئاڕاستەی جەماوەری هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانە بەس یان نەخێر بۆ چینە سیاسیەکە و سەرکردە و حکومڕان و دەسەڵاتدارەکان؟ وڵا بۆ هەموو لایەنە. یعنی من هەم مەبەستم پێ چینە سیاسیەکەیە کە لەوانەیە لە هەمووان کەمتر گوێ بگرن، لەبەرەوە کە بەداخەوە دەڵێم زۆر جار ئەو طبقە سیاسیە لە ئەنجامی ئەو دەسەڵاتەدا جۆرێک لە سەرخۆشی بێهۆشی بۆ دروست دەبێت. هەروەکو چۆن بابای دەوڵەمەند ئەگەر زۆر ساڵح و بۆ خواسڵحاو نەبێ و پارەکە و کەسابەتەکەی لە ڕێی حەڵاڵەوە نەبوو بێ، بەهۆی سەرۆت و سامانەکەی مەغرور دەبێت و جۆرێک لە خۆبایی بوون و لە کەوڵی خۆ دەرچوونی بۆ دروست دەبێ، پێی وایە لە خەڵکی دی عاقڵترە. بەڵام وێڕای چینە سیاسیەکە مەبەستم پێی هەر کەسێکی دیکەشە، هەر تاکێکی کورد هەر بە دروشت و وردەوە بە
نێر و مێوە بە خوێندەوار و نەخوێندەوارەوە بە بەرپرس و بە خەڵکی سادە و مەبەستم پێی هەموویەتی بەڕاستی بە زانایەنەوە بڵین ئەهلی مینبەر و میحراب بە هەموو چین و توێژەکان بۆ هەموو ئەوانەی کە خۆیان بە مسڵمان دەزانن یعنی چکە خۆ بە مسڵمان زانین لە ڕاستیدا لە چیدا بەرجەستە دەبێتەوە ئیسپاتەکەی چیە بریتێ لە تێگەیشتن لە قورآن و پابەندی بە قورآنەوە یعنی ئێمە ئەگەر مسڵمانەتی پابەندی بە قورآن و پابەندی بە سونەتی لێ دەربێنین دەبێتەوە بە ناویکی بێنێەوە ڕۆک کەواتە هەر کەسێ خۆی بە مسڵمان دەزانی حکمڕانە سیاسیە ئەهلی فیکرە ئیعلامیە ئەمجا جوتیارێکە کرێکارێکە گەنجێکە نێرە مێە دەوڵەمەندە هەژارە من مەبەستم پێی هەموویەتی زۆر باشە بابینە سەر ئەسڵی بەرنمەکەی ئەمڕۆمان ئەڵلقەی سێهەمان کە بنەمای سێهەمە کە جەنابەت ئاماژەت پێکردو دادگەریە من لە جەناب تەپرسم دادگەری چی ئەهێنێتە بەرهەم وەڕێ لە چی ئەگرێت جارێ دادگەری پێش ئەمە دەبێت ئەو ڕاستیە بزانین کە خوا سبحانه وتعالى وەکو چۆن خوا بە یەکگرتنی تەوحید تەنیا خوا پەرستن کردوویەتی بە ئامانجی هەموو پێغەمبەران عليهم الصلاة والسلام وكل آياتي ژمارە 25 سورة الأنبياء دەفەرمێ وما أرسلنا من قبلك من رسول إلا نوحي إليه أنه لا إله إلا أنا فاعبدون لە پێش تۆدا هیچ پێغەمبەرێکمان ڕەوان نەکردووە مەگەر پێمان ڕاگەیاندوە کە جگە لە من هیچ پەرستراونی تەنیا بەندایەتی بۆ من بکەن واتە وەکو چۆن تەوحید و خوا بەیەکگرتن ئامانجی نێردرانی هەموو پێغەمبەرانە عليهم الصلاة والسلام وەکو پەیوەندی مرۆڤەکان لەگەڵ خوادا پەیوەندی مرۆڤەکان لەگەڵ خوادا دەبێت لە تەوحیددا بەرجەستە ببێتەوە مرۆڤەکان تەنیا خوا بپەرستن لەو لاشەوە دادگەریش ئەو بەهابەرزەیە و ئەو ئامانجە گەورەیە کە خوا هەموو پێغەمبەرانی بۆ ناردووە تاکو لە نێوان بەندەکان و بەندەکان خۆیاندا واتە لە نێو خۆیاندا بە دادگەران ڕەفتارکەن وەکو لە ئاەتی ژمارە 25 سوڕەتی الحەدیددا دەفەرمێ لقد أرسلنا رسولنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط هەموو پێغەمبەرانمان عليهم الصلاة والسلام بە بەڵگەڕون و ئاشکراکان و ناردوون هیچ پێغەمبەرێک نەبووە کە معجیزە و بەڵگەیەکی پێ نەبێ دەسەوسان کرد بۆ تەڕەفی بەرامبەری و ئیسپات کرد بۆ داوای پێغەمبەرایەتی خۆی معجیزە یعنی دەسەوسان کرد کە بەرامبەرەکە دەسەوسان بکە نەتوانێ وەکو ئەو بێنێ هیچ پێغەمبەرێک نەبووە وەکو پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لە فەرمودەیەدا کە بوخاری مسلم دەفەرمێ ما من نبي من الأنبياء إلا وأوتي من الآيات ما على مثله آمن البشر هیچ کەس لە پێغەمبەران نەبوو مەگەر خوا ئەوەندە معجیزە و بەڵگەی پێداوە کە بەپێی ئەوە خەڵک بڕای پێبێنێ کە پێغەمبەری خوا ڕاست دەکات جا خوا دەفەرمێ پێغەمبەرانمان بە بەڵگە ئاشکراکان و ناردووە و کتێب و تەرازوشمان پێدا ناردوون بۆچی ليقوم الناس بالقسط تاکو خەڵک بە دادگەرانە بەڕێوە بچن و بۆ زانیاری جەنابیش و بیسەرانی بەڕێزش وشەی قسط و عدل جیاوازیەکەیان چییە هەردووچیان بە معنای دادگەری بەڵام عدل زیاتر لە ڕووی معنەویەوە دەیگرێتەوە بەڵام قسط زیاتر لە ڕووی ئابووری و لە ڕووی مادیەوە دادگەری دەگرێتەوە لێرە کە خوا دەفەرمێ ليقوم الناس بالقسط تاکو خەڵک لە ژیانی مادی لە ژیانی ئابووری لە ژیانی خۆیاندا بە دادگەری بەڕێوە بشن یعنی هەموو پێغەمبەران بۆ ئەوە هاتوون دادگەری بچەسبێنن دا جەنابەت فەرموود ئەگەر دادگەری ببێ چ دەبێ و ئەگەر نەبێ چ دەقەومێ ئەگەر دادگەری هەبێ کۆمەلگا هاوسەنگی تێدا دەپارێزرێ و کۆمەلگا دەتوانێت ژیانی خۆی ئیدامە پێ بدا ئەگەر کۆمەلگایکی کافریش بێ ئەگەر دادگەری نەبێ با کۆمەلگایکی مسڵمانیش بێ کە دیارە ئەوان لە مسڵمانەکەی خوان حاڵی نەبوون ئەگەر نادەبوو پێش هەموو شتێک کۆمەلگای مسڵمان دەبوو دادگەری بچەسپێنن بەڵام کە دادگەری نەبوو با کۆمەلگاکە مسڵمانیش بێ سەری بە فەتارەت دەچێت بۆ ئەوەش دەقی ئاەتی لەسەرە خوای پەروەردگار دەفەرمێ وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون لسورة قصص هذا فرمي إما لبين بري آودان كان نيم قرى كوي قرية بمعنى عرفي باوكي استاينية كمعنى قندو لادي قرية يعني شاري قورا ولات إما كوملقاوش آودان كان لبين نان فوتينين مقر خلق كان استبكار به واتنين فرمو كافر من ديان فوتينين ئەگەستەمکار بندیان فەوتێنی لە سوورەتی ئەنبیاء دەفەرمێ وەکەم قەسەمنا من قەڕیەة كانت ظالمة
وأنشأنا بعدها قوما آخرين زۆرمان کۆمەلگامان فەوتاندن کە خەڵکەکەی سەبکار بوو. جا لە ئەنجامی نەمانی دادگەریدا تەمان هەر شتێک کە لاس و پێچەوانەکەی دێت ئەگەر ڕووناکی لاس و تاریکی دێ وانە ئەگەر سەرما لاس و گەرما دێت ئەگەر دادگەری لاس و ستەم دێت وەستەم ڕشەچێش کە دادگەری لە شوێن دەچەسبێ و ئەگەر فەرقوجیایی لاس و یەکسانی دەبێت ئەگەر یەکسانی نەما فەرقوجیایی امتیازات و بەرزی و نزمی شیناتی پەیدا دەبێت و لە ئەنجامی ئەوەشدا کۆمەلگایەکان زەمینەی سربەفەتارەچوونی خۆیان خۆش دەکەن. ئەوەش ینی کەس حەقی ڤیتۆی نیە لە بەرامبەر یاساکانی خوادا ئەوە کە خوا دەفەرمێ ئێمە ئاوەدانیەکان نافەوتێنێگە خەڵکەکەیان ستەمکار نەبێ واتە ئەوە ئیستیثنا و هەڵاواردنی تێدا دێ و هیچ کەس مافی ڤیتۆی نییە بڵێ وەڵای من لەبەرەوەی کۆمەلگایەکی مسڵمانە با زوڵمیش بکەین با حکومەکەش میراتی بێ با حکومەکەش خۆفەڕستکردن و ئۆتۆکراسی و تاکگەرایی بێ بە چونکە مسڵمانی عەفوین نە لەگەڵ زوڵم هەبوو یەکێک لە زوڵم ئەوەیە کە ڕەوایەتی دەسەڵات دەبێت لایەن خەڵکەوە بدرێت دەسەڵات لە ئەسڵدا هی خەڵک دەبێت ڕەوایەتی دەسەڵات دارێتی و حکومڕانێتی بە یەکێک یا بە چەند کەسێک لە خۆیان بسپێرن وەختێک کەسێک دێ ئەو مافە لە خەڵک زەوت دەکا و دەڵێ من ڕەوایەتی لە دەسەڵاتی خۆم وەردەگرم قانونی طبیعی ئەمە هەر لەبەرەوەی کە من دەسەڵاتم دەتان زۆڵمتان لێ بکەم من ڕەوایەکە حکومڕانی بکەم نا ڕەوایەتی لە بنەماڵەکەم وەردەگرم حکم میراتی نەخێر لە حیزبەکەم وەردەگرم حیزبی وەکو کاتی خۆی لە سەدەمی ئیتیحادی سۆڤێتی هەبوو دیکتاتۆرێتی پرۆلیتاریا هەر جۆرە فێڵ و چاواشەکارێک لە خەڵک و زەوتکردنی دەسەڵات لە خەڵک و ڕەوایەتی قۆرەخکردن بۆ خۆیشەکە لە شێوەکانی زوڵم مەسەلەن لە بواری ئابووری کە بێنی جیاکاری هەبێت لە نێوانی خەڵکدا خوا هەموو نیعمەتەکانی بۆ هەموو خەڵک داناون بەڵام کەسێک بێ حیزبێک بێ بنەماڵەیەک لایەنێک بێ ئەو ناز و نیعمەتانە بۆ خۆی قۆرەخکا و جا بێنێت تەخشان پەخشان بکە لەسەر بناغی کڕینی وەلا و ئیرادەی خەڵک بۆ زوڵمە ئەو کۆمەلگا بۆ تێکدەچێت. زۆر باشە کەواتە منە مێ مەوسا ئێستا لای هەندێک خەڵک بیرکردنەوەیەکە من حەزەکەم ڕاوبۆچوونی جەناب لەسەرەوە وەرگرم کە دەوترێت خۆ ئەوروپا و ئەمریکا گوێ لە قورئان ناگرن و کردار بە قورئانیش ناکەن بەڵام نە ئەو زوڵم و زۆر و ئەو نادادگەری و ئەو بێسەروبەرەی لەم هەرێمی کوردستان و لەم شەرقەیە هەیەکە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیەکە هەمومان خۆمە بە موسڵمانە زانین لەوێ بوونی نییە من حەزەکەم ڕای تۆ لەسەر ئەوە بزانم بەڵام دوای پشوویەک میرانی بەڕێز و خۆشەویست پشوویەکی کەم و دێینەوە. دووبارە سڵاو بینەرانی عزیز و خۆشەویست مامۆستا پێش پشووەکە لە جەنابتون پرسی کۆمەڵ خەڵک باز لەوەکەن کە لە ئەوروپا و ئەمریکا شتێک نییە بە ناوی گوێگرتن لە قورئان ئەسڵەن کردارکردن بە قورئان و مسلمانیش نین بەڵام لێرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گوێش لە قورئان دەگرین و وەزعیشمان خراپە لەوێ گوێشی لێ ناگرن وەزعیشان باشە تۆ لەسەر ئەمە ئەڵێی چی؟ بەڵێ وەڵامەکەی ئاوایە جارێ ئەوەی کە قورئان فەرموویەتی جاری وا هەیە ناموسڵمانان ئەوەی کە قورئان فەرموویەتی جێبەجێ دەکەن مسلمانان خۆیان جێبەجێ ناکەن ئەو من لێرەوە شتێکت بۆ ڕێگەڕمەوە کاتی خۆی شێخ محەممەد عەبدوڵ ڕەحمەتی خوای لێبێ کە دوور خراوەتەوە لە میسر چووە بۆ فەڕەنسا لەوێ لە پاریس بووە لەگەڵ جەمالەدین ئەفغانی ڕەحمەتی خۆیان لێبێ گۆڤاری عوڕەت الوثقایان دەرکردووە جا ماوەیەک چەند ساڵێک لەوێ دەبێ دوایی ئەفغانی دەچێت بۆ تورکیا و ئەویش یا دەچێت بۆ هند و ئەویش دەگەڕێتەوە بۆ میسر کە دەگەڕێتەوە لێ دەپرسن دەڵێن چیت بینی لە ئەوروپا لە فەڕەنسا دەڵێ کە چوومە ڕۆژئاوا ئەوروپا ئیسلامم بینی بەڵام مسلمانم نەبینین کە گەڕامەوە بۆ میسر مسلمانان دەبینم بەڵام ئیسلام نابینم کاکی خۆم ئێمە دەمارگیریمان نییە بۆ مسلمانان ئێمە تەنیا دەڵێن حەقی مطلق لە ئیسلامدایە ئەوەی کە ئێستا لە ڕۆژئاوا هەیە من بۆ خۆم چووم زۆر لە وڵاتانە گەڕاوم ینی مانجێک لە ئەڵمانیا بوو مانجێک لە بەریتانیا بووم فەڕەنسا هۆڵندا دووەلی ئەسکەنافی ئەوانەمان بینیوە
ئەوەی کە لەوێ هەیە زۆر لەو بەها بەرزانەی کە ئیسلام دەیانڵێ چ لە ڕووی حکم و سیاسەتەوە، چ لە هەرسوکەوتی کۆمەڵایەتیەوە، چ لە ڕووی کات بەزایە نەدانەوە، چ لە ڕووی ڕێزیرتن لە بەشەرەوە، هەموو هەرە شتانە کە قورئان و سونەت فەرمویان. لە حەقیقەتدا هیچ نابێ هیچ کەسی گومانی لەوەدا هەبێ کە ئەوەی ئێستا لە ڕۆژ ئاوا هەیە ئیسلام لە واقعەدا بێتەئسیر نییە و بێتەئسیر نەبووە. طبعا من لە ئیعتراف و دان پێداهێنانی زانە بە ئینسافەکانیان وەکو بڕۆکلمان لە کتێبی تەرخ الشعوب الئیسلامیە و جۆڵدسهێر وەکو زۆری دیکە کە من ئێستا ناویانم لێیاد نییە زۆریان ئیعتراف بۆ دەکەن دان بۆ دادێنن کە کاتێک مسلمانان لە لوتکەی پێشکەوتندا بوون لە بواری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و فیکری، ئەوروپا لە تاریکایی سەدەکانی نێوەڕاستدا بوو. بۆ زانیاری سەدەکانی نێوەڕاست لە سەرەتای سەدەی شەشەمەوە دەست پێ دەکات تاکو کۆتایی سەدەی 15 دە سەدە ئەوروپا کە دەگوترێ سەدەکانی نێوەڕاست ئەو دەقەڕنێ ئەو دەسەدەیە کە سەدەکانی نێوەڕاست تاریکایی بوون بە نسبەت ئەوروپاوە نەک بە نسبەت جیهانی ئیسلامی. جا ئەوە مێژوون و سە بە ئینسافەکانیان دەڵێن ئێمە ئەگەر بێت و بڵێن سەدەکانی نێوەڕاست سەدەی تاریکی بوون سەدەی نەزانی دواکەوتن بوون بە نسبەت هەموو دنیاوە دەڵێن زۆر بێ ئینسافیە بە نسبەت خۆیانەوە خۆمانەوە ئەوروپاوا بووە. ئەمە لەو کاتەدا مسلمانان لە عاصیمەکانی ئیسلامی لە بەغدا لە ئەندەلوس لە قورتوبە لە ئەندەلوس لە قەیڕەوان لە دوایی مەسەن لە ئەستەمبوڵ لەکوێ یعنی عواسیمی ئیسلامی شوێنی تەمەدون و حەزارەت و شارستانەتی و فیکری علم و بەڵێ هەڵەوپەڵە هەبووە لە ڕووی حکمڕانیەوە، بەڵام بەڕاستی یەک تاڕادەیش زۆر یەکسانی هەبووە دەسەڵاتی دادوەری هەمەکارە بووە. زانایان حکمڕانان کەمتر توانیان دەستوەردەنە فتوا و بیر و بۆچون و ڕایەکانیان لەسەرەوە باژیانداوە سژن کراون بەڵام تەنازولیان نەکردووە و خەڵک بە زۆری هۆشیار بووە. مسلمانێک لەو پەڕی دنیا لە هیندەوە هەتاکو مەراکش و مەغریب بە پسولەیەکەوە مسلمانێکە یاخود هاوڵاتیەکە لە دەوڵەتی ئیسلامیدا هاتووە چووە کەس ڕێی پێ نەگردووە و ئەو کاتە زۆر لە ئەوروپایەکان دەهاتن لە سەردەستی مسلمانان زانستیان وەردەگرت و فێرە پیشەسازی و سەنعەت دەبوون کەواتە ئەو ئەوروپایی ئێستا کاتی خۆی وانە بوو بەڵام سوودیان بینی بەڕاستی لە ئەنجامی تەرجەمەکردنی کتێبەکانی مسلمانان کە لە شەڕی خاسپەرستەکاندا و لە ڕێگەی دورگەی قوبڕوس و ئەوانەوە پێیان گەیشتن و لە ئەندەلوسەوە پێیان گەیشت وە کتێبی مسلمانانی تەرجمە کرد بە تایبەت کتێبی القانون لە طیبدا هی ئیبن سینا و کتێبەکانی رازی نەک فەخرەدینی رازی عالمیش کەمان و بەناوی رازی لە فیزیا و ئەوانەدا و مقدمەی ئیبن خەلدونیان تەرجمە کرد و کتێبەکانی ئیبن ڕوشد بە تایبەت هەر حەڕەکەیەکی مەشهور هەبوو لە ئەوروپا الحەرەکەت الڕوشدیە دوای ئەوەی ئەو کتێبانیان تەرجەمەکردن ئەوانە هۆشیار و بێدار بوونەوە کەواتە ئەوەی ئێستا لە ئەوروپا هەیە من دەڵێم ڕۆنی خۆمان لەسەری خۆمان دراوەتەوە و گریمان کەسێک دەڵێ نەخێر هیچ پەیوەندی بە عالەمی ئیسلامی زۆر باشە بەڵام دەڵێم شتێکی باشە ئەوەی کە لەوێ هەیە ئەوەی کە لەوێ هەیە شتێکی باشە و ئێمەی مسلمانیش لەسەرمان فەرزە شتی باش لە هەر کەسێکەوە بێ لە هەر شوێنێکەوە ببیهێنین خوا فەرزێکە تۆ دەفەرمێ فبشر عبادي الذين يستمعون القول فيتبعون أحسنه أولئك الذين هداهم الله وأولئك هم أولو الألباب مجدبه و بندانم بدا كجوه بو همو قسەیەک دەگرن دوایی شوێن باشترینی دەکەون ئێستا لەوێ دەستا و دەستی دەسەڵات ناکرێ بە شێوەی ئاشتیانە شتێکی باش نییە خوا دەفەرمی لیان وەربگرن لیان ئەو میکانیزمی حکومڕانیان لە شوێنی میراتی و لە شوێنی دیکتاتۆریەت و لە شوێنی خۆفەڕستکردنی دابنێن خواش پێشەوە فەرموویەتی و ئەمڕۆهم شوڕا بەینەهم و خوا فەرموویەتی یا ئەیها الذین ئامنوا یا ئەیها الناس لە ئەسڵدا هەرچی دواندنەکانی قورئان ڕوویان لە خەڵکە یعنی دەسەڵاتی خەڵکە وەکو من لە کتێبی ئیسلام و دەوڵەتداریدا بە تەفسیل باسم کردووە جا مەبەستم ئەوەی کە ئێستا لەوێ هەیە هەندێک کەس دەیەوێ وەکو چاواشەکارانە بڵێ ئەوە بەرهەمی نەسڕانیەتە ئەوەی ئێمەژە دواکەوتوێت بەرهەمی ئیسلامەتی بەخواوانی بەڵێ جاخۆ گەروا بێ دەبێ چینیەکان کە ئێستاش مشک و مار و
مانگا و جڕوجانە وەردەپەرستن و یابانیەکان ئێستاش پادشا دەپەرستن هەیکەل و ماری کۆبڕا دەپەرستن دەبێەوە بەهۆی بتپەرستی و پێشکەوت بن نا مەسەلەی پێشکەوتن لە ژیاندا بریتە هۆکارەکەی بریتێ لە ڕەچاوکردنی ئەو یاسانەی کە خوا لە ژیانی بەشەردا دایناون بەڵێ مامۆستا ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان فەراغمان هەیە لە ڕووی دادگەریەوە چۆن سیاسیەکانمان و چۆن هاوڵاتیان ئەم چەمکە بەرجەستە بکەین دادگەری بچەسپێنین چۆن بە چه میکانیزمێک دیارە خۆ دادگەری بەهایە کە بەهایەکی ڕەهایە ینی بەهایەکی بەرزە بەڵام کە تۆ بتەوێت بهێنێ سەر ئەرزی واقع دەبێت چای بۆ بجێڕی بۆ شێواز و ئامڕاز شێواز و ئەمڕازی گونجاو من پێم وایە دادگەری ئەگەر بیویستری لە هەر شوێنیدا بچەسپێ ئێستا لەم ڕۆژگاری ئێستا ئێمەدا پێش هەموو شتێک پێویستی بە دامەزراوەکان هەیە پێویستی بەوە هەیە کە میزاجی شخص و حیزب و بنەماڵە و ئەوانە حاکم نەبێت دامەزراوەکان و دەسەڵاتیشان جیاجیا بێ فەسڵی سوڵوتاتە بێ دەسەڵاتی ئێمە دامەزراوی پەرلەمانمان هەیە بۆ یاسادانان دامەزراوی حکوومەت دامەزراوی دادوەری دامەزراوی دیکەی تەنفیزی دەگونجێ هەبێ حکوومەتە خۆجیەکان و دەسەڵاتەکانیشیان جیا بێت واتە فەسڵی سوڵوتاتە بێ یاسا سەروەری یەکی دیکە لەو پرانسیپ و لەو میکانیزمانەیە پاشان هاوڵاتی بوون و مرۆڤ بوون کردن بە پێوەەر بۆ مامەڵ لەگەڵ خەڵکدا نەک ئینتیمای حیزبی و ئینتیمای عشیرەتی و خێڵەشی و بنەماڵی و کۆمو جارێ من دەڵم حیزب و خزم پڕ بکرێن جەماهەریش قڕ بکرێن کە بە چاوی سەرێ بینین بە چاوی سەر دەچێتە چاوی هەر کەسێکەوە و بەڕاستی زۆر جاران من بەزەیم بە وشەی گەندەڵی دادێتەوە کە بۆ ئەو تەسەڕوفە زەق و ڕق و سەرسوڕهێنەرە بەکاری دێن و پێناسەی و تەسەڕوفەی پێ دەکەن کە لە هەرێمی کوردستاندا لەلایەن طبقەی سیاسی بەشەی لە طبقەی سیاسی و بەشێ لەو دەوڵەمەندە موشەخۆرانی کە لە پەنای ئەو چینە سیاسەدا بوونە ملیاردێر بەزەین بە وشەی گەندەڵی دادێتەوە گەندەڵی فەقیر ینی کارمەندێک ینی کەسێک سوودی خراپ ببێنێ لە ئیشە ئیداریەکەی خۆی ئیمتیازێکی ناشەرعی وەربگرێ معنەوی مادی بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستاندا دەگوزارێ دەست بە سەرداگرتنە گەندەڵی ئەوەیە لە پەنامەکیدا و کەس پێی نەزانێ دوای لی ئاشکرا بیا لە ئاشکرانە بەوە نیە بەڵام تۆ لەبەر چاوی تۆ ئەم وڵاتە چەند دۆنم عەرزی دەوڵەمەندێک لە پەنای سیاسەیەکدا دێنێ کۆمەڵە باڵەخانەی لەسەر دروست دەکا پاشان هەر شوقەیەی دەفرۆشێتەوە بە فەقیرێک چەند ساڵ قەرزداری دەکا ئەویش هەر کونفەیەکۆنێک دەبێتە ملیاردێر و کابرای سیاسیش کە لە پەنایدایە لە دیفاعی لێ دەکا و پشتگیری دەکا و هەر بەو قەرارەش ئەو زەوی پێدا دەڵێ مەسە من بیستمە کابرا بیستێتی کارگەیەک دابنێ باشە وەڵام دەبێت 130 بۆ ئێمە بێ یەک لەسەر سی ئەوە دیارە بە ئینسافیش بووە آخر کاکە بۆ خۆمیشم نامێتەوە چۆن بۆ خۆدیش نامێتەوە ئەیاخەرمە پشتگیری دەکەی تۆ چی پشتگیری بکەیت کە دەگوتری یاسا سەروەرە ئەگەر ئەم قسەیە درۆیە نەبێت درۆیەکی زۆر گەورە ئەگە یاسا سەروەر بێ بۆ لە بەرەوەی کابرا کوڕی فڵان کەسە و برازای فڵان کەسە و خزمی فڵان کەسە و عەشیرەتی فڵان کەسە و حیزبی فڵان کەسە دەتوانێت دیفاع لە کەسێ بکە کە مقدراتی ئەم وڵاتی خراوەتە بەردەست عەرزی خراوەتە بەردەست نەوت دەفرۆشێت چی دەکات چۆن دەکات ئەم جاوی شەریکە دزە لەگەڵی لە ڕاستیە کاکەدانا ئەوەی کە لەم وڵاتەدا دەگوزەرێ وەکو گوتم پێناسەی دزی و گەندەڵی ئەوانە وشەیەکی زۆر بچووکن ینی ئەو شتە زۆر گەورەتر لەوەی کە لە قاڵبی ئەو شە بچووکانە دەزێ بێتەوە بریتێ لە دەست بە سەرداگرتن بریتێ لە بە تاڵان بردننی مقدراتی وڵاتە جا ئەو دادگەری بەچی دەچەسبێ بۆ دەچەسبێ دامەزراوەکان هەبن یاسا سەروەر بێ دەسەڵاتەکان جیابن و مرۆڤ بوون و هاوڵاتی بوون پێوەەر بێ بۆ مامەڵە لەگەڵکردن نەک ئینتیمای حیزبی و سیاسی بەڵێ ئەوە ینی هەڵبەتە دەگونجێ زۆر دیکە بگوتە بەڵام ئەوانش سەرچەکان بەڵێ ئەگەر ئێستا بە بابایەکی سیاسی یان بە مشەخۆرێکی ئەوەی کە جەنابەت فەرموو لە پاڵ سیاسیەکانە پێی بڵی دست قوبوڵی نییە دەستی بڵی گەندەڵ لەوانەیە زۆر لای ئاسان خۆش وشێکی جوانە زۆر باشە مامۆستا ئەگەر هەوڵمان نەدا من پێم وایە گەندەڵی دزی وشەی زۆر بچووکن ئەو شتە زەبەلا حەیوان ئەو تەسەڕوفاتە ناقۆڵەیوان لەو قاڵبی ئەو شتە بچووکان دەجێ نابێت ئێمە وەکو میلەت هەم بە وەکو خەڵک هەم وەکو سیاسەکانمان ئەگەر هەوڵمان نەدا دادگەری بچەسپێنین چی چاوەڕێمانەکە یا لای خۆی پەروەردگار یان لە دنیاە
بەرەو ڕووی چی ئەبینەوە؟ والله بێگومان ئێستا کە خوا دەفەرمێ سبحانه وتعالى ألا لعنة الله على الظالمين لسورة هود دا ولا سورة أعراف دا فلعنة الله على الظالمين يعني ئاگادار بن نەفرینی خوا لە ستەمکارانە ئەوی دیکەش دەفەرمێ نەفرینی خوا لە ستەمکاران نەفرین لەعنەت لە زمانی عەرەبیدا دەڵە بریتێ لە دوورخستنەوەی ئەو کەسە یا ئەو شتە لە ڕەحمەت و بەزەی خوا جا زاڵمانێک نەفرینیان لێکرابێ خو هەر کەسێک نزیکیان کەوێتەوە لەو نەفرین لێکراندا پشک و بەشی دەبێت بۆی خوا دەفەرمێ ولا تركنوا إلى الذين ظلموا فتمسكم النار واتە پشت بەستەمکاران مەبەستن لیان نزیک مەبن لەگەڵیاندا مەڕۆن ئەگەرنا ئاگرتان توش دێ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ إذا رأيت أمتي تقول للظالم أنت ظالم فقد تودع منهم وەکو لە سونەندا هاتوو ئەگەر ئومەتی منت بینی سامی دەکرد هەیبەتی دەکرد کە بەستەمکار بڵێ تۆ ستەمکاری ئەو خوا حەفیزیان لێکراوە واتە بە کەڵکی هیچ نایەن و سەریان بە فەتارەت دەچێت کە لەخوا بەزیاد بێ ئێمە کۆمەلگای ئێمە نەگەیشتەوە حەددا خەڵکی حەق بێش زۆرە ینی نووسەری بوێرمان هەیە و ڕاگەدنکاری باش و ئێستاش خەڵکی سیاسی باش و لایەنی سیاسی جەری و بوێرمان هەیە و خەڵکی پاک و نزیک لە وڵاتەدا هەیە بەڵام بێگومان ئەوانەی کە ستەمکاری و خراپە دەکەن ئەوەی کە ئیرادەکەی ئەوان بەرجەستە بۆ ئێستا ئیرادەی ئەوم خەڵکە دڵسۆز و خەڵکی خێرخوازن تاکو ئێستا بەرجەستە نەبووە دەبێ و حەقیقەتە بسەلمێنین تا ئێستا بەرجەستە نەبوو لە دنیای واقعدا بەڵام من ناڵێم چونکە جاری وا هەیە کۆمەڵێک ستەمکار دەتوانن وڵات تێبخەنە ژێردەستی خۆیانەوە مانای وانەیە کە خەڵکەکە هەمووی ستەمکارە نا بەڵام مانای دەستە پاچە و بێدەسەڵاتن یاخود بێ هەڵوێستن یاخود لە بێ ئاگایی ئەواندا ئەو ستەمکاریە تەنیوەتە وەکو پەتایەک وڵاتەکەی داگرتووە بەڵام ئایا تاکوێ دەڕوە بێگومان وەکو گوتراوە هەموو پەتێک لە باریکی دەپشڕێ بەڵام پەتی زوڵم لە ئەستوریدا دەپشڕێ وایەکێ لە زانایان دەڵێ شەوگار کاتێک کە تاریکی زۆر زۆر خەز دەبێتەوە ئەم جابەرەبەیان لەو کاتە لەم کاتێک نزیک بەڵێ مامۆستا دادگەری کە خۆی گەورە سەرجەم پێغەمبەرانی بۆ چەسپاندنی ناردووە بۆ سەرجەم بوارەکانی ژیانە یان تایبەتە بە هەندێک بوار و بۆ هەندێک بواری تر نییە هەر بۆ خۆی وشەی عەدل کە خوای پەروەردگار دەفەرمێ ئین الله یەئمر بالعەدل خوا فەرمان دەکا بە عەدل ئیدی نەیفەرمووە لە چیدا یان کە خوا بە پێغەمبەر دەفەرمێ وئومیرت لئەعدیلە بەینەکم تۆ بڵێ من فەرمانم پێکراوە دادگەریتان لێنەوە دەبەرپا بکەم یان کە دەفەرمێ لیقوم الناس بالقسط ئیدی نەیفەرمووە لە چیدا نا لە هەموو بوارەکاندا چونکە وشەی عەدل و دادگەری کە زۆر لە مانای یەکسانی و نزیکە و هەندێک دادگەریان وا پێناسە کردووە ئەخذ مالەکە و ئیعطاء ما عەلەیکە مافی خۆت وەربگری و مافی خەڵکیش بدەیت واتە هەموو یەک وەکو یەکیان لێ بێتەوە ئەوە ڕووی سیاسی دەگرێتەوە ئابووری دەگرێتەوە کۆمەڵایەتی دەگرێتەوە بەڵکو لە پێش ئەواندا بواری نەتەوەیش دەگرێتەوە یعنی لە نێو ئومەتی ئیسلامدا نابێ هیچ میلەتێک هیچ نەتەوەیەک خۆی بە سەردەست بزانێ وەکو من هەموو جار لەگەڵ برانی عەرەب و تورک و فارس ئەوەم گوتووە دومە ئێوە ئەگەر مسلمان بن ئێمە مسلمان بین هەبوو بەنسبەت ئەو برادراوسێتان و کە پێ دەگوترێ کورد عەرەب و فارس و تورک دەوڵەتیان هەیە دەبێ هەبوونی دەوڵەت و قەواری سیاسی بەو برادراوسێ مسلمانشتان ڕەوا ببینن و هەر دراوسەی کە مسلمانیش نەبێ دەبێ ئەویش پێ ڕەوا ببینن ئەتۆ چیت هەیەویش هەی بێ جا لە ڕاستیدا وشەی دادگەری نەبەسراوەتەوە بە ڕەهەندێکەوە بە دوو ڕەهەندەوە بەڵکو بە گشتی هاتووە و ئاەتەکان و فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ وێنە پێغەمبەری خوا کە دەفەرمێ سەید الشهداء حەمزە ورجل قام إلى إمام جائر فأمره ونهاه فقتله فرموديش كذا هاتو دفرمي أفضل الجهاد كلمة عدل عند سلطان جائر أو بيشان دفرمي قوري شهيدان حمزة مامي بيغمبر صلى الله عليه وسلم وبيابك هل دسيت ورادا بريلا بيشوايش استمكار أمري بيدكا ونهي لدكا ويجدي كوجي أولا قال حمزة پێکەوە دەچنە ترازوێک تەماشای پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند داکۆچی کردووە لەسەرەوە کە دەبێت لە بەرامبەری ستەمدا بوەستی
ئەوەی لە بەرامبەر ستەمدا دەوەستێ و لەسەر ئەوە کە نەهی دەکات لە ستەم دەکوژرێ مادەم ئیماندار بێ دەچێتە ڕزی حەمزە ئەوە یەک ئەوی دیکەش دە فەرمێ گەورەترین جیهاد بریتێ لە گوتنی قسەیەکی دادگەرانە لە لای دەسەڵاتدارێکی ستەمکار کەواتە ئەوە ئەرکی هەموو لایەکە وە حەقیقەت کاتێکیشکە میلەتێک زیندوو بێ قەت حکومڕانێک ناتوانێت ستەمی لێ بکە میلەتی زین و میلەتی هۆشیار میلەتی بێدار میلەتی ئازا بوێر کەس ناتوانێت خۆی بە سەدا پەڕستکە وەکو گوتم جاری وا دەگونجێ لە کاتێکی ئیسێتناییدا لە هەلومەرجێکی تایبەتدا کەسێک هەندێک زۆڵمی بووە بڕوا بەڵام سەرنجام سەر بە فەتارەت دەچێت و سەرنجام خەڵک بە عەقڵی ساغی بە فیترەتی ساغی ئەو بارەنە ئاسایی خۆیان ڕەفز دەکەن دەیگۆڕن بەڵێ کەواتە مامۆستای بەڕێز نادادی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری ئەم دۆخەی هەرێمی کوردستانی خوڵقاندووە ئەوەی کە ئێستا هەیە ئەو قەیرانانێکی ئێمە لەگەڵیان دەدەسەوی خەین بێگومان دەرهاویشتن دەرهاویشتەی چین دەرهاویشتەی ئەوەن کە خۆی ئەگەر دادگەری هەبوایە دادگەری ئەگەر هەموو قەنەعەتمان پێبی عەدالەت دەشخەفتەین میکانیزمەکانی چەسپاندنی دادگەری دەبوو دامەزراوەکانمان دامەزرای ڕاستەقینە بن حکوومەت پەرلەمان دەسەڵاتی دادوەری چی یەک دەبوو هەمومان بەڕاستی ملک کەسکەین بۆ قانون و یاسا و دەستورێکە بۆ هەمووان وەکو یەکە دەبوو هەمومان وەکو مرۆڤ تەماشای یەکدی بکەین و هیچ کەسێک لە قەراری نەفسی خۆیدا پێیوانە بێ حەقێکی زیادەی هەیە بەسەر ئەوی دیکەدا واتە مرۆڤبوون و هاوڵاتی بوون سەنجی مەحەک بێت و دەسەڵاتەکان جیابن وە چی شتێک بزانین ڕێگە دەگرێ لە تەغەولی سوڵتە لە کەوری خۆدەرچوونی حکومڕان و دەسەڵاتداران دەبوو هەموو ئەو زەمانانە هەموو ئەو کۆس و پەرچانە بێنین وەکو لە وڵاتانی پێشکەوتوودا هەیە بەڵێ ئەوەی کە ئێستا ئێمە بەدەستیەوە دەناڵێنی لەگەڵیدا دەستەویە خەین قەیرانی ئابووری قەیرانی کۆمەڵایەتی ناتەبایی سیاسی ناڕێکی حەقیقەت هەمووی دەرهاویشتەی نەبوونی دادگەریە و نەبوونی ئەو ئامرازانەیە کە دادگەری لەسەریان دەوەستێت بەڵێ مامۆستا خەڵکی موسڵمانی هەرێم دەبێت پاڵنەرێک وای لێ بکات کە دادگەری بچەسپێنێت ینی ئەو پاڵنەرانە چین کە دەبێت وای لە خەڵک و موسڵمانان بکات کە دادگەری بچەسپێنێت وڵا بەر لە هەموو شتێک خۆ ئینسانی موسڵمان و میلەتێکی موسڵمان هەموو شتێک دەبەستێتەوە بەخواوە بەڵێ سبحانه وتعالى و دەبەستێتەوە بە عیبادەت بۆ خواوە و دەیبەستێتەوە بە ئەجر و پاداشتی لای خواوە لەبەرەوە پێویستە هاندەری ئێمەی موسڵمان میلەت کۆمەڵگایکی موسڵمانەوە بێ کە ئێمە دادگەر بین بۆی خوا لێمان ڕازی بێ ئێمە زوڵم نەکەین لە زوڵم دوور بین بۆی کە لە سزای خوا دوور بین و بۆی سەرفراز بین هەم لە دنیادا بەختەوەری هەم لە دوا ڕۆژە سەرفراز بین ئەوە دەبێت ئەوە پاڵنەر و هاندانی ڕاستەقینە بێ بەڵام خۆ ئەگەر کەسێکیش ئەوەش پاڵی پێوە نەنێ وەکو خوای پەروەردگار لە سوڕەتی آل عمراندا دەفەرمێ وإذا قيل لهم تعالوا قاتلوا في سبيل الله أو ادفعوا ئەگەر پێیان بگوترێ وەرن یا لە ڕێخوادا بجەنگن هەر لانێکم دیفاع لە خۆتان بکەن اینجا خۆ خەڵک دەبێت ئەسڵ ئەوەیە خەڵکی موسڵمان بە هاندەر و پاڵنەری ئەوە کە خوا لێ ڕازی بێ و سەربەرز بێ و سەرفراز بێ لە دنیا و قیامەتدا بۆیە هەوڵدا دادگەری بچەسپێنێ و زوڵم نابەرێ نەک لە بەرەو ڕقی لە فڵان کەس هەڵدەستێ ئێمە ڕقمان لە کردەوەی خراپی ستەمکاران هەڵدەستێ ئەگەر وەکو بەشەرەکان هەمیان لای خوا بەڕێزن بەڵام ڕقمان لە سیفەتی خراپە جا دەبێ ئەوە پاڵنەر و هاندەری ڕاستەقینە بەڵام ئەگەر ئەوەش نەبێ خۆ خەڵک هەر وەکو شتێکی سروشتی ئێستا تۆ بێنە مریشتێکە لەسەر جوچکەکانی کورک بووە کەسێک بەلای دابچێ تێڵ لە پڕژێ وانە اینجا خۆ هەر وەکو شتێکی سروشتی مرۆڤ دەبێت دیفاع لە بوونی خۆی بکە لە بەرژەوەندەکانی خۆی بکە لە کەرامەتی خۆی بکە لە ئازادی خۆی بکە لە مافەکانی خۆی بکە یعنی ئەگەر بەدافعی دینیش نەوێت بەدافعی دنیایش بێ خۆ شتێکی ڕەوایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ من قوتیل دون مەظلەمەتی فهو شەهید هەر کەسێک لەسەر ستەم لێکراوێتی خۆی بکوژرێ شەهیدە یعنی مادام موسڵمان بێ شەهیدە لەسەر ستەم لێکراوێتی جا خۆ شەرت نیبێنی لە زوڵمی دینیت لێ بکەن کەسێک دێ بە زوڵم دەڵێ دەبێ ماڵەکەی خۆتم دێ ئەو خانووە بۆ چۆڵکەی دەبێت تەعدای ناموز لە کەسێ بکات دەبێت تەماع لە ماڵی دەکات تەماع لە نەفسی دەکات دەبێت بیکوژێ دەبێت ئیهانەی پێ بکات ئەگەر لە بەرگری لێکردنی خۆیدا و لە ڕەتکردنەوەی زوڵمدا بکوژرە شەهیدە یعنی ئیسلام
عجایبە میلەتێکی مسلمان مل بۆ زوڵم و بۆستەم و بۆ غەدر و خراپە کەسکەن لە حاڵێکدا کە خوا سبحانه وتعالى و پێغمبەر عليه الصلاة والسلام لە قورآن و لە سونەتدا ئەو هەموو فەرمانەیان کردو ئەو هەموو داکۆچیان کردو لەسەر کە مسلمان نابێ زوڵم قبوڵکە نابێ ستەم قبوڵکە مسلمانان دەبێ بە گەشت زوڵمستەمدا بچنەوە گەر بکوژرێن لەسەر ئەوە شەهیدن ولا لە قیامەت سەربەرز دەبن لە دنیادا بە سەربەرزی دەڕۆن بە شەهیدی دەڕۆن یعنی ئەسڵەن لە میلەتێکی مسلمان لە خەڵکێکی مسلمان کۆمەلگایەکی مسلمان ناوەشێتەوە مل بۆ باری زوڵمستەم کەس چی بەوانە ئەڵێ وەکو دوا پرسیار کاتی بەرنامەکە تاوە بۆ بەوانە ئەڵێ کە دەڵێن بۆ بەرەنگاربوونەوەی زوڵم نابێ وڵات تێک بین ئێمە تەنها نەسیحەت و ئامۆژگاریمان لەسرە بۆ سەرکردە سیاسەکانی خۆمان نابێ خۆپشاندان و ڕێپێوان و ئێعتیسام و ئەم شتانە هەبێ لەبەرەوەی ئەمە کۆی پرۆسەکە تێگەدا بەڵێ کەدانەوە لای ئەو قسانە قسەی فەقیر حاڵانن بەڕاستی ئازا بیستمە زۆرجار دەڵێن خۆپێشاندان و مانگرتن و نازانم ڕەخنەگرتن لە دەسەڵاتەوە بیدعەتە جارێ ئەوە لە بابی لە بواری هەڵسوکەوتەکاندایە بواری هەڵسوکەوت و عادەتەکان ئیبن تەیمیە دەڵێ ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی القواعد النورانية الفقهية چونکە ئەوانە زۆر دیعایە دەکەن بە دوای ئیبن تەیمیە ئەوانە دەکەون و ئیبن عوثەیمین دەڵێ لە أصول الفقه المهمة دەڵێ ئەسڵ لە عادەتەکاندا لە هەڵسوکەوتەکاندا بریتێ لە ڕێپێدران ئەسڵەوەی هەموو شتێک بۆت هەیە مەگەر بەڵگە هەبێ لەسەرەوەی کە شتێک قەدەغە بکە باشە ئێمە زۆڵمێکی و ستەمێکی و خراپەیەکی چۆنی لابەریت چ بکەین ڕەخنەی لێ نەگری و چاو لێ بە ڕەخنەی لێ نەگری خۆ پێشاندان چۆنی تێبگەینی کە کاکە من بە تۆ ڕازی نیم ئەمن بەو سیاسەتەی تۆ ڕازی نیم هەر شێوازێک ئەوەی حەدیثەکەی پێغەمبەر دەفەرمی عليه الصلاة والسلام جاخواانە ئەوانە دەیڵێن هەڕێک لەگە حەدیثەکەی پێغەمبەر تێک دەگیرێت کە دەفەرمی سەید الشهداء حمزة ورجل قام إلى إمام جائر فأمره ونهاه فقتله قام إلى إمام جائر يعني للروي خلق داو بيقول أم جاء بيدي كذا فرمي فرمي أفضل الجهاد كلمة عدل عند سلطان جائر وش هيك باشا عند سلطان جائر بروكم مظنية وهي كبيك وجي بيجري سجني كا حقيقة أو جورة كسانة كأو جورة بيرو كان بلاو ده كانوا زاري كم فكرة غريبة بو إسلام وأو جورة بيرو كان لو سرچاوانەوە دێن کە کەسانێک حکمی بنەماڵەی حکم میراتیان بەسەر مسلماناندا بەسەر لە کۆمەلگاکاندا سەپاندووە ئەو فیکرانە ڕەواج پێدەدەن بۆی خەڵک تەخدیرکەن خەڵک بێهۆشکەن و لە بەرامبەر دەسەڵات و لە بەرامبەر حکمڕانە سەمکارەکاندا دەستەمۆیان کەن و بیان خەسێنن کە بەعکسەوە پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام هاتوونە مەیدان بۆ فرعونەکان لكل فرعون موسى يعني هەر پێغەمبەرانن بە گشت سەمکاراندا چوونەوە و هەر پێغەمبەران بوون عەلەیهیمو الصەلاة وەسەلام کوژراون دەرکراون گیراون ناڕەحەت کراون ئەمە نازان ئەوانە بە دوای چێ کەوتون ئەتۆ ئەگەر ڕێی پێغەمبەران دەگرێ و پێغەمبەران وا بوون عەلەیهیمو الصەلاة وەسەلام ئەوە فرعون بە موسى بەگشت فرعونیدا دەچێت ئیبراهیم بەگشت نەمروددا دەچێت ئەوی دیکە بەگشت ئەوی دیکەدا دەچێت چ لە بنەوە بە پەنامەکی نامەی بۆ نەناردووە ڕێک پێی دەڵێت تۆ پەروەردگار نییە تۆ دەڵێت تاغوتی تۆ من پەروەردگار تۆی ناردوم کە ئەو میلەتە چنی کە مەچەوسێنەوە ئەوە ڕێی پێغەمبەرانە ئەما ڕێی پێشەوایان و ڕێی ئەئیمەی ئێمە خۆ ئەبوو حەنیفە سجن کراوە شافعی دەرکراوە ئیمام ئەحمەد لێی دراوە ئیمام مالیک دارکاری کراوە ئەوە ئیمامەکان ئێوانە بە دوای چێ کەوتون زۆر باش حقیقت وەکو گوتمەوە فیکرێکی نامۆیەوە زیاتر لەو ناوەندانەشەوە ڕەواژی ئەو جۆرە بیرۆکانە دەدرێت کە دەیانەوێت خەڵک دەستەمۆ بکەن بۆ دەسەڵاتدارانی خۆسەپێن و ئەو حکومە میراتی و بنەماڵەی و دیکتاتۆریە هەر دەوامی بێت و خەڵکیش پێی وابێ شتێکی باشی کردووە کە بێدەنگە لە بەرامبەر زوڵمدا لە حاڵێکدا کە بە دەقی فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کاتێک ئومەتی منت بینی لە بەرامبەر ستەمکاردا بێدەنگ بوون دەترسا پێ بڵێت تۆ ستەمکاری ئەوە بە خەڵکی هیچ ناخواحافیزی لێکراوە بەڕێز مام ساڵی باپیر نووسەر و ڕووناکبیر سوپاس بۆی وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە سەلامت بی کاکەدانا پشت بەخوا لە ئەڵقەی داهاتووە باز لە زوڵم مستەمەکەین ئینشەڵڵا بینەرانی بەڕێز و خۆشەوی سوپاس بۆی کە تا ئێستا کاتی خۆتان بەخشی بە سیرکردنی بەرنامەی بەدانایی تا ئەڵقەیەکی نوێ هەموو لایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ